بۆ دۆخی ئێسای سیاسی هەرێمی کوردستان بە بڕوای جەنابەت ئەو دۆ خەبەر و چێ دەڕوا بە تایبەت ئەو ئێمە لە 1 ساڵ نزیک دەبینەوە کە قەیرانەشی سیاسی گەورە لە کوردستان دروست بوو و دابرانشی تاو هەیە لە نێوان لایەنەکان بەڕێی جەنابەت کە دووریشی لە کوردستان بەڵام خوێندنەوەت بە واقعەکە چییە؟ من پێم وایە زۆر بەرەو خراپتر دەڕوات چونکە ناگەنە حەل يعني بەو جانەوە مامەڵەیان لەگەڵ یەکتریان نەکرد وەکو ئەحزابی کوردی و ئەحزابی وڵاتێک یەک نیشتیمان کە بتوانن ئیدارەی ببن بەڕێ يعني هەر لە سەردەمی پێشەوە 25 دانە ساڵە تەجروبەی 25 ساڵ برا لە گامبیا ئێستا تەجروبەیەکی گەورەتر هەیە 7 حیزب لە گامبیا هەیە گامبیا بەقەدەر کورانە بۆی بزانی یا بەقەدەر کارەزە وشکە بەڵام 7 حیزبی لێژی خەڵک دەتوانێت پێکەوە بژی سیستمێکیش هەیە بەس لەم وڵاتە داماوە ئێمە سیستمەکەش نەماوە ئەو کەسەی لە پەرلەمان ئیمزاکە واژۆکە کە دێتە دەرە خۆی شەقی تێڵت برا یعنی تۆ نازانی ئێستا ئەم دەوڵەتە ئەمە ئێمە چییە لەبەرەوە کەس ڕێزی ئەو شتانە ناگرێت هەموو شتێک بەس لە حیزبەوە دێت و حیزبش لە مەکتەب سیاسی و مەکتەب سیاسیش لە سەرۆکەکەیەوە